الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. برزان خوشك برایانی مسلمان، خوشحاڵم کە لە ئاڵقەیەکی تازەی زنجیرە دەرسی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیەکاندا بە دەرتان شاد دەبمەوە. ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی حەڤدەیەمە کە لە ژێر ناونیشانی ئەدەبی قسەکردن و گوێگرتندا چەند ئەدەب و ڕەوشتێک لەبارەی چۆنێتی قسەکردن و چۆنێتی گوێ بۆ خەڵکگرتن و چۆنێتی پێکەوە دوان لە ڕوانگەی شەریعەتەوە چییە و چۆنە ڕوونی دەکەینەوە. ئێمە لەبەر ڕۆشنایی دەدەق لە ئاەتەکانی قورئان و دەقەکانی سونەت قسە لەو بارەوە دەکەین. دەقی یەکەمیان کە دەیهێنەوە ئاەتی یەکەم و دووەمی سەرەتای سوورەتی المؤمنون کە خوا دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون. واتە بەدڵیایی سەرفرازن بڕوادارانێک کە لە نوێژەکانیاندا ملکەچن و پشت هەڵکردوشن لە قسەی پوچ و ڕەفتار و کردداری پوچ. لەغو هەر قسەیەکە هەر کردەوەیەکە کە پوچ بێ و سوودێکی نەبێ و خاوەنەکەی لێی بەهرەمەند نەبێ و خەڵک لێی بەهرەمەند نەبێ. کەواتە یەکەمین ئەدەبی قسەکردنەوەی کە ئینسان خۆی لە قسەی پوچ لە قسەی بێکەڵک بپارێزێت. چونکە ڕاغیبی ئەسفەهانی دەڵێ لەغو لە لەغاوە هاتووە و لەغا سەوت العەسافیر، لەغا بە دەنگی پاساری دەنگی چۆلەکان دەگوترێ بۆ لەبەرەوەی کە ئەو دەنگە ئەو جریوە جیریوە بۆ ئێمە شتێکی بێسوودە واتە هیچی لێ تێناگەین. کەواتە یەکەمین ئەدەب و ڕەوشتی مرۆڤی موسڵمانەوەی کە خۆی لە قسەی پوچ و بێکەڵک دەپارێزێ. قسەی پوچ و بێکەڵک سەزای قسەی گوناح و خراپ، درۆ و غەیبەت و بوختان ئەوە هەر هیچ ئەوانە گوناحی گەورن، بەڵکو خۆی لە قسەی پوچیش دەپارێزێ. قسەی پوچەوەی کە گوناح نەبێ بەڵام سوود و کەڵکێکیشی نەبێ. دووەم ئاەتی 114 سوورەتی النساء کە خوا دەفەرمێ لا خەیڕە فی کەثیر من نەجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما. خوا سبحانه وتعالى دەفەرمێ زۆر لە شپکردنی ئەوان نەجوا یعنی قسەی کپ، قسەی بە ئەسپایی، قسەی پەنهان و چپە بێکەوەکردن، زۆر لە شپەچپی ئەوان هیچ سوود و کەڵکێکی تێدا نییە مەگەر کەسێک إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس. لە سێ حاڵدا قسەی بە چپە شتی پەسەندە ئەوی ژەوەیە کە کەسێ فەرمان کە بە هاوکاریکردن و یارمەتیدان و خێرکردن بە کەسێک یاخود شتێکی پەسەند یاخود ئاشتەوای لە نێوانی خەڵکدا. ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما. هەر کەسێک یەکێک لەو سێیان یاخود هەر سێکیان بکە واتە هاوکاریکردنی خەڵک یاخود قسە و کردارێکی پەسەند و چاک یاخود ئاشتەوایی و پێکێنانەوەی خەڵک، هەر کەس هیچی لەوانە بکە ابتغاء مرضات الله بەڵام لە کردەوەکەیدا مەبەستی پێوەدەستێنانی ڕەزامەندی خوا بێ فسوف نؤتيه أجرا عظيما. ئەوە بەدڵنیایی لەمە دووە پاداشتێکی مەزنی دەدەینەوە. کەواتە قسەی بە چپە و پەنهان یاخود فسکە پێکەوەکردن خراپە مەگەر بۆ ئامانجێکی شەرعی بێ و بۆ ئەوە بێ کە جاری وهەیە قسەیەک پێویستە بە پەنهانی بکرێ، بە چپە بکرێ، تەکبیرێک دەکرێ بۆ یارمەتیدانی کەسێک، بۆ ئاشتەواییەک، بۆ شتێکی پەسەند، ئەوە قەیناکە. ئەگەرنا قسەوا باشە بە ئاشکرا بکرێ و کۆڕ و مەجلیس هەمویان گوێیان لێبێ. دەقی سێیەم ئەو فەرمایشتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. رواه البخاري ومسلم. هەر کەسێ بڕوای بەخوا بە ڕۆژی دوایی هەیە با قسەی باش بکە، ئەگە قسەی باش دەزانێ با بیکە ئەو لیەصمت یا بێدەنگ بێ.
هەر بۆیە گوتراوە ئەگەر قسەکردن زی و بێ بێدەنجی زێڕە هەڵبەتەوە لە کاتێکدایە کە ئەو کەسە کە قسە دەکا قسەی چاک و خراپ تێکەڵکە ئەگەرنا لە ڕاستیدا قسەی حەق و لە شوێنی خۆیدا لە زێڕش باشترە نەک هەرسی و نییە بەڵکو لە زێڕش باشترە لە گەوهەریش باشترە وەکو دوایی ئاماژەی پێدەکەین لەبەر ڕۆشناهێندی لە فەرمایشتەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام. دەقی چوارەم کە ئەویش بۆمان باسی ئەدەبێکی دیکە دەکا ئەدەبی قسەکردن و گوێگرتن. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام من یەضمەن لی ما بین لحييه وما بين رجليه أضمن له الجنة رواه البخاري والترمذي. پیغمبر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک گرنتی پاراستنی ئەوەی نێوان دوو شێوەلاگەکانیم و ئەوەی نێوان دوو پێیەکانیم بۆ بکە منیش گرنتی چوونە بەهەشتی بۆ دەکەم. ئەوەی نێوان دوو شێوەلاگەکان زمانە و ئەوەی نێوان دوو پێیەکانیش دیارە ئەندامی زاوزەیە واتە هەر کەسێک خۆی لەو گوناحانە بپارێزێت کە بە زمان دەکرێنەوە خۆی لە گوناحە جینسیەکان بپارێزێ ئەوە منیش گرنتی و زەمانەتی چوونە بەهەشتی بۆ دەکەم. دەقی پێنجەم کە دەیهێنینەوە باسی گرنگی و لەلایەکەوە ترسناکی قسە و لەلایەکەوە گرنگی قسە ئەگەر بە باری خێردا بێ و ترسناچیەکە گەر باری خراپدا بێ باسی ئەوە دەکا. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام إن العبد ليتكلم بالكلمة ما يتبين فيها يزل بها في النار أبعد ما بين المشرق والمغرب رواه البخاري ومسلم. جاری وایە بەندە قسەیەک دەکا لی ورد نابێتەوە ڕوونی ناکاتەوە هێندە پێیدا بە ئاگری دۆزەخدا دەچێتە خوار وەکو نێوانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوە واتە زۆر لە پێی لە دۆزەخدا قوڵە بێتەوە. هەر لەو بارەوە ئەم دەقەش هەر هەیە کە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام إن الرجل يتكلم بالكلمة في رضوان الله ما يظن أن تبلغ به ما بلغت فيكتب الله بها رضوانه إلى يوم القيامة وإن الرجل يتكلم بالكلمة في سخط الله ما يظن أن تبلغ به ما بلغت فيكتب الله عليه بها سخطه إلى يوم القيامة رواه ابن ماجه والترمذي وقال حديث حسن صحيح. پیغمبر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام پیاوی وهەیە قسەیەک دەکا لە ڕەزامەندی خوادا پێی وانییە ئەوەندە گرنگ بێ بیگەێنێتە ئەو پلەیە بەڵام خوا سوبحانە وتەعالا بەهۆی ئەو قسەیەوە ڕەزامەندی خۆی بۆ دەنووسێت تا قیامەت. بە پێچەوانەشەوە جاری پیاوی وهەیە قسەیەک دەکا لە تووڕەیی خوادا لە شتێدا کە مای تووڕەیی خوایە گومانی وانییە کە بیگەێنێتە ئەو ڕاددەیە لە شۆڕبوونەوە بە زەلکاوی گوناحدا بەڵام خوا بەهۆی ئەو قسەیەوە تووڕەی خۆی لەسەر دەنووسێ تاکو ڕۆژی دوایی واتە خوا بەهۆی ئەو شێو زۆر لێی تووڕە دەبێ هەروەکو پێشیان بەهۆی ئەو قسە حەقەوە زۆر لێی ڕازی دەبێ. دەقی حەوتەم کە لەو بارەوە دەیهێنین دیارە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتێکدا دەفەرمێ إن من أقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا وإذا فرموا إن أبغضكم إلي وأبعدكم مني يوم القيامة الثرثارون والمتشدقون والمتفيهقون رواه الترمذي وحسنه. دەفەرمێ لە ڕۆژی دواییدا ئەوانەتان لە منەوە نزیکترن شوێنی نشینگە و دانیشتنیان کە ڕەوشتیان بەرز و جوانترە و ئەوانەتان لە منەوە دوورترن لە ڕۆژی دواییدا و لە لای من بغزێن دراوترن کە زۆر بڵێن و بە فیز و کەشخە قسە دەکەن و بە خۆبەزانازانەوە قسە دەکەن چونکە دەڵە سەرسار الكثير الكلام كسك زور قصدك والمتشدق المتطاول على الناس بكلامه كسك قصدك بلان بفيزو كشخ صدك متفيهق كسك قصدك ببري زاري ياخذ واقصدك وقبل زور لخلق شعر زاتر وانا ب خب
پێزۆریەوە قسە دەکا. دەقی هەشتم لە بارەو کە دەیهێنین ئەوەیە کە شەڕە قسە و دەم بە دمە شتێکی خراپە لە کۆڕ و مەجلیسدا. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی السەڵات وەسەلام ما ضل قوم بعد أن هداهم الله إلا أوتوا الجدل رواه الترمذي وصححه. دەفەرمێ هیچ کۆمەڵێک دوای ئەوەی خوا ڕێنمایی کردوون گومڕانە بوون مەگەر بەهۆی ئەوەوە کە سەرگەرمی شەڕە قسە و دم بە دمە و مشتومڕ بوون لەگەڵ یەکدی. ئەڵبەتە گفتوگۆ و وتوێژی هێمنانە پێکەوە ئەوە حیوارە و جیایە، بەڵام شەڕە قسە و دم بە دمە و لێک هەڵبەزینەوە شتێکی خراپە. دەقی نوێم کە لەو بارەوە دەیهێنینەوە ئاەتی 11 و 12 سوورەتی الحجوراتن کە خوا سبحانه وتعالى تیاندا باسی 6 گوناحی گەورە دەکا لەو گوناحانەی کە لە بواری قسەکردن و گوێگرتن و ئەوانەدا دێنە پێشێ کە دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه واتقوا الله إن الله تواب رحيم. أم دو آية مباركة خواتيان دارو دكاتة برواداران دفرمي أي أواني إيمان تان هناوا با کۆمەڵێک لە پیاوانتان گاڵتە بە کۆمەڵێکی کە نەکەن. نزیکە گاڵتە پێکراوەکان لە گاڵتە پێکەرەکان شاتر من لە لای خوا. هەروەها با کۆمەڵێک لە ئافرەتانیش گاڵتە بە کۆمەڵێکی دیکەیان نەکەن. و عیب لە خۆتان مەگرن و ناو ناتۆرە لە یەکدی هەڵمەدەن. خراپترین ناوی فاسقێتیە لە دوای ئەوەی کە خوا سبحانه وتعالى کردوونی بە ئیماندار و هەر کەسێک نەگەڕێتەوە بۆ لای خوا ئەوانن ستەمکاران. دوایی دەفەرمی ئەی بڕوادارینە خۆتان لە زۆر گومانان بپارێزن چونکە هەندێک لە گومانان گوناحن لەبەرەوە هەندێکی گوناح و جێی خۆی ناگرێت خۆت لە زۆری بپارێزە بۆی تووشی ئەو هێندێکەش نەبی نەشی فەرموو خۆت لە هەموو گومانێک بپارێزە چوە هەندێک گومانیش دەی پێکن. دوایی دەفەرمێ و جاسوسی و سیخوڕی لەسەر یەکدی مەکەن و بە هەندێکتان پاشملە بە خراپە باسی هەندێکتان نەکەن. ئایا یەکێکتان حەز دەکا بە مردووی گۆشتی برایەکەی خۆی بخوا کە تۆ کاتێ غەیبەتی دەکەی وەکو بە مردووی گۆشتی بخۆی وایە فەکەریهتموه بە تەکید پێتان ناخۆشە. واتقوا الله إن الله تواب رحيم پارێز لە خوا بکەن بە دڵنیایی خوا زۆر تۆبە وەرگرە و زۆریش میهرەبانە. ئەم 6 گوناحە برا خوشکانی بەڕێز گاڵتە بە یەکدیکردن عیب لە یەکدی گرتن ناو ناتۆرەی ناخۆش لە یەکدی هەڵدان گومانی خراپ بە یەکدی بردن سیخوڕ و جاسوسی لەسەر یەکدیکردن و پاشملە بە خراپە باسی یەکدیکردن. هەر شەشیان گوناحی گەورەن چونکە هەر شەشیان سزای قیامەتیان بۆ باس کرا و گوناحی گەورەشەوەی کە یان سزای دنیایی لەسەر بیا سزا و هەڕەشەی قیامەتی. دەقی دێم و کۆتایی کە لەو بارەوە دەیهێنین ئەوەیە کە خوا سبحانه وتعالى سوورەتی الزمەردا دەفەرمێ فبشر عباد الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب. سوورەی زومەر دەفەرمێ موژدە بدە بە بەندەکانم ئەوانەی کە گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن بەڵام شوێن باشترینی دەکەون. ئەوانە کەسانێکن کە خوا خستونیە سەر ڕێی ڕاست و ئەوانن خاوەن عەقڵان. مرۆڤی عاقڵ ئەو کەسەیە کە گوێ بە هەموو قسەیەک دەگرێ بەڵام عەقڵی خۆی ناکاتە سەبەتە هەموو شتێکی تێبکە بەڵکو دەیکاتە بێژینگ قسەکان لە بێژینگ دەدا. هەروەکو چۆن بۆ قسەکردنیش بە هەمان شێوە پێشینانی خۆمان دەڵێن قسە دای بێژە بیچێژە ئەوجا بیبێژە دای بێژە بیچێژە ئەوجا بیبێژە نەک هەر فڕێ دەی. هەروەها بۆ گوێگرتنیش گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن نەک هەر لە ڕێوە کەسێک کە حەز بە چارێ ناکەن گوێ لە قسەشی نەگرن
ناجوێی بۆ بگرە وەکو گوتراوە انظر إلى ما قيل ولا تنظر إلى من قال تەماشا بکە چی دەگوترێ چی گوتراوە تەماشا مەکە کێ گوتوویەتی مرۆڤ دەبێ عەوداڵی حەق بێ لەلایەن هەر کەسێکەوە بێ و هەر کەسێک شتێکی باش بڵێ و شتێکی باشی لا بێ پێویستە لێ وەربگرین و هەرگیز زات و مەوزوع تێکەڵ نەکەین بابەت و خود تێکەڵ نەکەین جا لەو بارەوە مرۆڤەکان دەبنەوە چوار بەش هەیە قسەکەری باشە بەڵام گوێگری خراپە هەیە قسەکەری باشیشە و گوێگری باشیشە ئەو باشترینە هەشە قسەکەری خراپە بەڵام گوێگری باشە هەشە هەم قسەکەری خراپە هەم گوێگری خراپیشە ئەوە خراپترینە خوا بە لوتف و کەڕەمی خۆی لەو کەسانەمان بژێڕێ هەم قسەی باش بکەین هەم باشیش گوێ بگرین و هەم قسەکان پێشەوەی بیکەین دایان بێژین و بیان چێژین ئەو جا بیان بێژین و گوێش هەڵخەین هەر کەسێ حەقی لابوو لێ وەربگرین و هەر کەسێکیش ناحەقی گوت با زۆریش لێمان نزیک بێ با زۆریش خۆشەویستمان بێ بڵین ماڵی قەڵب سەر بە خاوەنێتی و قسەی ناحەق لە کەس وەرنەگرین هەرچەندە نزیک بێ لێمان و قسەی حەقیش بۆ کەس ڕەت نەکەینەوە هەرچەندە دوور بێ لێمان حەق لە هەموو کەس وەربگرین ناحەقیش لە هیچ کەس وەرنەگرین لێرە جادێنە کۆتایی ماڵقیەمان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين